خواردنگە و کافتریا و شوێنە تایبەتەکان بۆ فرۆشتنی خواردنەوەکان و دەبێ خاوەنی ئەو شوێنانە قاپ و پەرداخی شوشە و کەوچکی ئیستیل بەکاربێن لە جیاتی کەرەستە پلاستیکەکان. هەروەها لە کوردستانە با بڵێن هەر کەرەستەیەکی پلاستیکی کۆمەڵک ژمارەی لەسرە. بۆ کوردستان هەموو جۆرەکانی ئەوانەی کە ژمارەکانی لەسەر هەمووی هاوردەیەکرێت کە لە زۆرێک لە وڵاتەکانە ئەو کەرەستە پلاستیکانەی کە هەندێک ڕقەمی لەسەر ئەمانە ئەبێ قەدەغە بکرێن ئەسڵەن نابێ هاوردەی کوردستان بکرێن چکەمە هەم بۆ ژینگە زیانەگەێنێ و هەم بۆ تەندروستی مرۆڤەکانیش. و بۆ ئێمە لە خاڵێک ئاماژەمان بەوە کردووە کە قەدەغەکردنی بەرهەمهێنان و هاوردەکردنی خۆراکی لە پلاستیک نراو لەو کەرەستە پلاستیکانی کە ژمارەیان لەسەر نییە و لەگەڵ ژمارە 3 لەگەڵ ژمارە 6 و 7 و تا ژمارە 7 چووکەمانە زیانی زۆریان بۆ تەندروستی مرۆڤ هەیە. و هەروەها دوای بەکارهێنانی ئەو خۆراک و خواردنەوەی لە کەرەستە پلاستیکی ژمارە 1 نراوە لە ناو بتڵەکانە کەرەستەی لە شوشە نراون ئەبێ بگەڕێنرنەوە بۆ ئەو شوێنەی کلەی بەرهەم هێنراون بە تایبەت ئێمە ئەگەرتەوە تەماشا بکەی بەشێک لەو کەرەستانە لە دەرەوەی باشووری کوردستانەوە هاوردە ئەکرێن بۆ ئەبێ بگەڕێنرەوە بۆ ئەو شوێنەی کە لێوەی هاوردەکراوە. و بۆ ئەم یاسایە باڵین سزا دانراوە کە هەم سزای مادیە و هەم سزای حەبسکردنە کە سەرپێچیکەرانی حکومەکانی ئەم یاسایە سزا ئەدرێن بە بەندکردن بۆ ماوەیەک لە مانگێک کەمتر نەبێ و لە 2 ساڵ زیاتر نەبێ و غەرامەکردن لە 2 ملیۆن کەمتر نەبێت و لە 10 ملیۆن دیناریش زیاتر نەبێت. وجیا لەم پرۆژەیە ئێمە ئەمڕۆ پرۆژەیەکی ترمان پێشکەش بە نووسنگەی پەرلەمانیان بە هەموو پەرلەمانتارەکان فراکسیۆنی پەرلەمانتارەکان کرد کە ئەویش با بڵێن کاری خۆبەخشیە لە باشووری کوردستانە. لە کوردستان کۆمەڵی خەڵکن لە ناو ڕێکخراوەکان بە خۆبەخش کارەکەن و کۆمەڵێکی ترن لە ناو دامەزراوە حکومەکانە کارەکەن. هەر یەکێک لەمانی کە لە ناو ڕێکخراوەکان و لە ناو کردی حکومەت کارەکەن هیچیان بەپێی یاسا ڕێک نەخراون و هیچیان مافەکانیان پارێزراو نییە کە ئەمە پێویست ئەکا بۆی قانونێک هەبێ لە کوردستانە بۆ ئەوی مافی ئەم کەسانە بپارێزێت و ئەرکەکانیشیان دیاری بکات. سەبارەت بەمە بە ئامانجی ڕێخستنی کاری خۆبەخشی لە دامەزراوە حکومی و ڕێکخراوە نەحکومیەکانە و هاندانی تاکەکانی کۆمەلگا بۆ ئەنجامدانی کاری خۆبەخشی و پاراستنی ماف و دیاریکردنی ئەرکی خۆبەخش بەم ئامانجانە یاساکەماندا پرۆژە یاساکەماندا ڕشتووە. و هەروەها لە خاڵێکی تر ئاماژەی بەوە کراوە کە ماوەی کاری خۆبەخشی بۆ ماوەیەکی دیاریکراوە کە کەمتر نابێت لە 2 ساڵ و زیاتر نابێت لە 2000 کاتژمێر خۆبەخش ئارەزومەندە کارە خۆبەخشیەکەی لە ماوەی چەندێکە لە ڕووی کات و لە ڕووی ڕۆژ و ساڵەوە بەجێ ئەگەیەنێت. و هەروەها هاندانمان داناوە لە ناوەم پرۆژێ بۆ کەسانی کە بە خۆبەخشی لە باشووری کوردستانە ئیش ئەکەن هەر خۆبەخشێک بە سەرکەوتوی بتوانێت ئەو کارە خۆبەخشیان ئەوەی کە لە ناو یاساکە هاتۆ جێبەجێ بکات ئەوە ئەبەخشێت لە 100% لە کرێی پشکنین و چارەسەرکردن و نەشتەرگەری لە نەخۆشخانە و مەڵبەند و بنکە تەندروستیەکان و هەروەها بەخشینی لە 75 لە کرێی خوێندن لە زانکۆ و پەیمانگە حکومیەکان و هەروەها ساڵانە پێویست ئەکات کە زانکۆ و پەیمانگە ئەهلیەکانیش بتوانن کورسی تایبەت دابنێن بۆ کەسانی کە بە خۆبەخشی کارەکەن و ئەو خۆبەخشانی کە دانەمەزراون و بڕوانامەی تەواوکردنی کاری خۆبەخشی بەدەست ئێهێنن سوودمەند ئەبن لە فۆرمی دامەزراندنی حکومی بەدەخەڵ و ئەگەر بەپێی پسپۆڕەکەی کە دامەزراوەیان لە ڕێکخراوێکدا کار بکات بە بواری کاری پسپۆڕەکەی بێت ئەوان لە فۆرمی دامەزرانی حکومیدا بە 5 خاڵ بۆیان ئەژمار ئەکرێت. و دیارە ئەم دوو پرۆژە ئێمە بە پێویستی ئەزانین و بە گرنگی ئەزانین بۆ باشووری کوردستان و پێویست ئەکات کە پەرلەمانی کوردستان بتوانێت یان با بڵێن فراکسیۆنەکان بتوانن ئیمزای پێویستی بۆ کۆبکەنەوە و پێشکەش بە سەرۆکایەتی پەرلەمانی بکەن بۆی کە بیخەنە دانیشتەکانی پەرلەمانی کوردستانەوە و دەنگی لەسەر بدرێ بۆی بێ بە یاسا. وڵە دۆداچوو لەسەر پرۆژەکە ناکرێت بەڵام لە پارێزگای سلێمانی ئەمە ڕابردوودا پرۆژەی ئەوە ڕاگەیەنرا بۆ بابەتی خۆراک و سەمخان و نانەوەخانەکان کیسێکی زۆر دروستکرا یعنی ئەو کۆمپانیای کە دروستی کردووە ئێستا سەدام خەمی لەناو تارگەکەدا دانا و بێسوودە کەس ناچێت بەلایە یعنی کوردستانی عبرەت لە جێبەجێکردن پرۆژەکانە نەبووی کە بەستەن هەر ڕابگەێنێت هەڕەبانی کوردستان پرۆژانەکەی دێ تا چەند سەرکەوتوورێت تا چەند دەتوانێت یعنی کاری پێ بکەن ئێمە دوو شتێک کە هەبووە شتێکە نەبووە ئێمە ئێستا هیچ جۆرە پرۆژە یاسایەکیان با بڵێن هیچ جۆرە یاسایەکمان نییە بۆ سنووردارکردنی بەرهەمێنان و هاوردەکردنی و کەرەستە پلاستیکانی کە لە کوردستانە هەن بۆیە جارێ پێش هەموو شتێک پێویست ئەکات ئێمە یاسایەک یاخود ڕێنماییەکمان هەبێت کە ئیشی لەسەر بکرێت
و ئەوەیشی کە بەڕێزت ئاماژی پێکەی دیارە ئێمە ئیشمان لەسەرەوە نەکرد وەگە ڕایۆش بە ئێمە بکرا ئێمە پرۆژەی ترمانە بۆ بەدیلی زۆر باشتریشمان لەوە هەبوو کە ئێمە لە پێش چەند ساڵ لەوەوە ئێمە ئیشمان لەسەر کردووە لە هەندێک ناوچەش با بڵێن ئیشی لەسەر کرا بەڵام و کاتی قایمقامەتی سلێمانی ئەو پرۆژەی ڕاگەیان بە هیچ جۆرێک ڕایۆژی بەڕێکخراوەکە ئێمە نەکرد بۆ ئێمە بەرپرس دین لەوە ئەوە قایمقامەتی سلێمانی کاوان قەرارەکەیان نییە بەڵێ ئێمە ئێستا بۆ نمونە بۆ نووسینەوەی ئەم پرۆژێت چەندین مانگمان پێویست بووە باشە و چەندین کەسی پسپۆر لە ناوخۆ لە دەرەوەی کوردستانیش سوودیان یعنی سوودمان لە تواناکانیان بینیوەتەوە سوودمان لە زەنەرەکانیان بینیوەتەوە بۆ پێگەنانی ئەم پرۆژێت چکە ئەم پرۆژێت تەنها بەس ئەوە نییە لەسەر کاغەزێک شتێک نووسراوە پێشکەش بکرێت ئێمەمانتوانی وەکو یادا شتێک پێشکەشی بکەین ئەسڵەن بڵین داوا ئەکەین کە شتێکی وابێ بەڵام نا ئێمە خۆمان بە کرددارێن بە عملێن ئیشمان لەسەر ئەمە کرد کە بۆ ماوەیەکی چەند مانگی ئێمە پرۆژێکی تێر و تەسەل ئامادە بکەین و پێشکەش بە فراکسیۆنەکانی پەرلەمانی بکەین و ئیتر ئەم تۆپە با بڵێن ئێستا لە ساحەی ئەندام پەرلەمانەکانە ئەگەر ئەمانیش ئیمزای پێویستی بۆ کۆبکەنەوە بیخەنە بەرنامەی کارەوە بێتە قانون ئەو کاتە جێبەجێکردنەکەی دێتەوە بۆ ناو حکومەتە خۆجیەکان کەوان بەرپرسن لە جێبەجێکردنی بەڵێ بەڕێزانەوەی کە بینیتان کۆنفرانسی ڕۆژنامەوانی هەندێک لە ڕێکخراوەکان بوو لە شاری سلێمانی کە لەبارەی ژینگە و چۆنەتی پاراستنی ژینگەوە یا دەشتێکیان ئاراستەی پەرلەمانی کوردستان کردووە.